ئێرە گوندی ڕابەتە سەربەناوەندی شاری لێرسنی باکووری کوردستان. خێزانی ئەرگون بە هەرەوەزی دارەتوەکان دەتەکێن و بۆ ئەوەی تۆکان نەکەونە سەرزەوی و خۆڵاوی نەبن پارچە قوماشێک لە ژێر دارەتوەکان ڕادەگرن و لەو توۆی کۆی دەکەنەوە بە شێوازی کۆن دۆشاوی تو دروست دەکەن. وای 45 ساڵە خوازەزانم نزانم 45 ساڵە نەگەامی بەکمازی دکنێ دگاوە بەکمازی تاوی وا تیۆنا توی دەورە فلان دەمانە ئەمریکان داینێ هەتا وی زمانê me jî tê diya me bavî me jî va îşa kirine nika jî vay sirahatiye me em dikinê vay 45 salek ez vî îşa dikim. عەلی خدر ئەرگونی 55 ساڵ لە تەمەنی 15 ساڵیەوە ئەم کارە دەکات و دەڵێت دروستکردنی دۆشاوی تو کارێکی ئاسان نییە و تەنیا بە یەک کەس ناکرێت بۆیە پێویستی بە هاوکاری و کاری بە کۆمەڵ هەیە. Tu zahmetli ne? Yani ekip işidir. Yani en az 5 tane ham ku 5 tane begiri derkevi ser tiyon daşeni bir mevsuma mehek işi yani bir işe dikin yani mehek sürmüştük tu işi. Tu işi tabii ki zor yani. Yani tane dersimi tünceli may organik tün tane organik dumana. دوای ئەوە تۆکان دەخەنە نێو مەنجەڵەکانەوە و بۆ ماوەی یەک کاژێر لەسەر ئاگرداندەی کوڵێنن. Havuzu kenarına uzak dur. Hayır o durmuyor havuzun başına. دوای ساردبوونەوەیان دەخرێنە نێو تورەکە و چاوەڕێ دەکەن تا تووە کواوەکان ئاوە چۆر دەکەن. ئاوی تۆپاڵێوراوەکان جارێکی دیکە دەخرێتە سەر ئاگردان و تاوەکو خەست دەبێتەوە دەکوڵێنرێ. دواتر دەخرێتە نێو تەشتەوە و سەری بە پارچە توولێکی تەنک دادەپۆشرێت و بۆ ماوەی 1 بۆ 2 هەفتە لە بەرخۆردا دەمرێ. Mayuro tüdavsandan kalant. Böyle şire xast işte bizari şire de kalinne. Dibin reyda xanne hafta içi bertav edimini. Hafta içi bertav masa haş kubusa bizari süzmüştekene heltene. Tabii ki zahmeti kapır yani. Am bir rahatı var ancak ki bir uğraşmıştı bana. دۆشاوی تو سوودێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە بە تایبەتیش بۆ نەخۆشیەکانی گەدە و ڕەبوو و هەوکردنی بۆری هەناسە. دۆشاوی تو هەروەها سەرچاوەیەکی باشی کاربۆهیدرات و وزەیە و سوودێکی زۆری هەیە بۆ زیادکردنی ئاستی بەرگری جەستە بەرامبەر سەرما. مرۆڤ لە ڕێگەی خواردنی دۆشاوی توەوە دەتوانێت بەشێکی زۆر لە پێداویستیەکانی ڕۆژانەی جەستەی بە ئاسن، پۆتاسیۆم و ماگنیزیۆم دابین بکات.